قسەکردن لەسەر وەلی دێوانە قسەکردن لەسەر هۆنراوە و عاشقەکەیەتی. وەلی دێوانە ناوی وەلیدە، لە زۆربەی زۆرێ و نووسراوانە بە وەلید ناوی هاتووە. کوڕی کوێقا حەمە سوورە و سۆفی حسەینی کەچەڵەیە. هەندێک لە سەرچاوەکان دەڵێن لە بەکراوە لەدایک بووە لە ساڵی 1926 کە مامۆسا عەلادی سجادی و مامۆسا نەجمەدین مەلاو زۆربەی زۆری نووسەرەکانی کە ئەمەیان پشتڕاست کردوێتەوە و هاوزەمانیشە لەگەڵ مەلا عومەری ڕەنجووری و هەتا لە دیوانی شێعرەکانی مەولەویشدا بادێڕە شێعر ناوی وەلی دێوانە هاتووە کە تقریبەن دەکەوێتە ناوەڕاستی 1970ەکانەوە بۆ خۆی کە ژیاوە. عاشقەکەیشی عاشقی شەم دەبێت، دوای ئەوە عاشقێکی ناکام دروستە بێت و وەلی دێوانە بۆ خۆی ناگێت بە عاشقەکەی خۆی بەو ناکامیەوە سەرنێتەوە و بەرهەمێ شعری زۆر بۆ ئێمە بەجێ دەهێڵێت. وەلی دێوانە ئەتوانم بڵێم خزمەتیشی کراوە و قەدریشی زۆریشی لێکراوە. تا ئیسە زیاتر لە 6 پەرتووک وەکو دیوان شێعرەکانی وەلی دێوانە قۆناغ بە قۆناغ کۆکراوەتەوە، تا ئیسەی شێعرەکانی هەر زیاد دەکات. لە ناو کەشکۆڵەکانە شعری وەلی دێوانە دەدۆزرێتەوە. وەلی دێوانش بۆ خۆی بە شێوەزاری هەورامی شعری نووسیوە، بۆ ئەگەر بێت و شێعرەکانی بخوێنی تۆ بۆ دەرەکەوێت کە چەندێک شارەزای ئەدەبی فارسی بووە، کە چەندێک ئەو شاعیرە گەورانی ئێرانی ناسیوە، شاعیرە گەورەکانی عەرەبی ناسیوە. ئەگەر عەرەب بۆ خۆی مەسەرەن لەیلە و مەجنونی هەبێ و خەڵک شعری بۆ نووسیوە بۆ لەیلە و مەجنون، بەڵام وەلی دێوانە خۆی هاتووە ژیانی خۆی و شەمی کردووە بە شعر و بە ئێمەی ناساندووە. بۆیە دەمانوێت لێرە بڵین کە یەکێک لە شانسی ئەدەبیاتی کوردی ئەوەیە کە وەلی دێوانە نەگەشتۆ بەشەم، بەڵام خەرمانێک لە شعری ناسک و پاراوی دڵداری بۆ ئێمە بەجێ هێشتووە کە کەلێنێکی گەورەی لە کتێبخانەی ئەدەبی کوردی پڕ کردوتەوە. شعری وەلی دێوانێ ئیحساسێکی تایبەتی هەیە کە زیاتر تێکەڵاوی ڕۆحی ئینسانەکانە بێت، کە دەتوانێت مەسەرەن بە زمانی عاشقەکانەوە بیگەێنە بە معشوقەکانی خۆیان. بۆیە سەیرەکەی ئەگەر ئێمە سەرنج بدەین لە شعری مەسەرەن یاران وەسێتمی کە مامۆستا کەریم کابان کردوێتی بە گۆرانی، یان ئەیشەمی شەوانی مامۆستا قادر کابان کردوێتی بە گۆرانی، کە دوایی سەیرەکەیت ئەم شعرانە مەسەرەن وەلی دێوانە نەیتوانی وەڕاستە خۆ ئەمە بچبێنێ بە گوێی شەمی خۆیە، سەیرەکەی لەم سەردەما توانراوە لە ڕێگەی ئەو گۆرانی بێژانەوە بگەێنرێتەوە گوێچکەی معشوقەکانی خۆیان و دڵی معشوقەکانی خۆیانی پێ ببزوێن و کاریگەریان لەسەر دروست بکەن و خۆشەویستێکی پتە و دروست بێت لە نێوانیانە. وەلی دێوانە بۆچی ئێرە هەڵدەبژێرە بۆ شێعرەکانی خۆی؟ ئێرە ڕێگەی خێڵ بووە. سەبارەت بە گۆڕەکەیشی وەلی دێوانە کە بۆ کەوتووەتە ئەم ناوچەیەوە لێرەدا، سەیرەکەی ئێرە ناوچەیەک بۆ ناوەڕاستی ئەو کۆچەریە بۆ خۆی وە شاخی سەی سایقیش بۆ خۆی شوێنێکی پیرۆز بۆ لای جافەکان. واتە ئەگەر بێت و بە وردی بگەڕین لێرەدا لەوانەیە گۆڕی چەندین شاعیری کلاسیکی لەم شاخی سەی سایقەدا هەبێت. ئێمە داواکارین لە کەسانی بەرپرسیار، ئەوانەی کە بە خەمی ئەدەبۆن لە دەسەڵاتی سیاسی کوردی خۆمان، لە حکومەتی هەرێمی کوردستانی خۆمان، کە بتوانێت ئاوەڕ بداتەوە لەو شوێنانەی کە خزمەت بە فەرهەنگ و ئەدەبی کوردیەکەن. یعنی کەریمخانی زەند بۆیەت گۆڕەکەی سەعدی شیرازی و حافزی شیرازی نۆشە نەکاتەوە بە جوانترین و بە باشترین شێوە کە 200 ساڵ لەمەوە پێش، بەڵام بۆچی دەسەڵاتی حکومەتی هەرێمی خۆمان ناتوانێت مەسەلەن ئەو گۆڕانەی شاعیرەکانی ئێمە کە خزمەتیان بە فەرهەنگ و بە زمانی ئەدەبی کوردی کردووە خزمەتی نەکرێت.